ناڕەزایی و نیگەرانی پیشەوەرانی گەراجی سلێمانیە ماوەی دوو ڕۆژە قایمقامی کەرکووک ئاگاداری کردوون ئەو دوکانانە چۆڵ بکەن و بیگوازنەوە ناوچەی پیشەسازی نوێ. ئەو پیشەوەرانە وەکو خۆیان دەڵێن ناوچەی پیشەسازی نوێ بۆ ئەوان نابێت چونکە هەم دوورە لە شار هەم کرێی دوکانەکان گرانە. ئەو گراچێوی هین پیشەکار نییە، هین دکتۆرە، هی مامۆستا، هی موەنسە، هین خەڵکیم شارش نییە. بڕوات بێچەنەها کەسێ لە ڕانیە، لە چەمچەما، لە سلێمانی، لە هەولێر گراجیان هەیە لێرە. من زەلا مناسم 5 گراجیە بۆ ئاڵوگۆڕ کڕێتی. يعني لبداية بمبلغ يفرش يعني سبوت ده أضعاف مبلغه. سحب مشروع كالي كاك إيجاري تو باردني جراج بكري ولا إيجار دانشا قصي زوجوانا رو إيجار دانشي كم زار بتواصل زار بإيجارك طبعا تواصل زار زورة لو صحراء تواصل زار إيم اللي تواصل زار ناتوان بياكن اللي تواصل زار سحمته. كاريم زغطت شيء خويش تكا قربيت السر واقعية اشتكي حقه يعني ما بودرت شون من ليرانا حقه بس اشتكى حساباتي تاع حساباتك شونه. السبب المقصود أو شين كويل إيران وجاري دوان سيان شوار أي رخين حلنا بأروخين أرون يعني يكجاري أي رخيني وأروى هسا قام بعبي لقر أم خلق يدو قصبك اشتي بقينا اتفاقك وابوي نابي أو بيرخيني وبروى واشتكى أو بزختو يا مش بعينادي أو بزخت يا ما بعينادي ناقيني هيش نتيجة كوا دعي لي ربع راسيت بيبلم للسطا بنزاي نيتي برواتا أوي مشكلة خلق لي ناتوانين برين بوه دوره وإمكانات مانية يعني بالروايد بالدكان هي ليرة بينز عائلة لسرياجة دواي إيرة تجاوز نية إيرة حمي طابوه حفتي را بردو هاتن چلوش كاز بيران دفمان دواي اوانات نو هاتا دويني يكشام هات نوا دكان بيبان داخس به هيج ورقيقي محكمة وبه هيج بريار لسر ولا سوري البغاوة هيج نية مثلا استثمار اما معلومة ليرة باشرة طبعا بتأكيد شكيرنا وشار اما كماليات بۆ دەروی شار نابێ یەکەم دووەم ئەو ژوێنی کە کراوە بەسنەعا عەرزێکی زراعیە کە شیاو نییە بۆ دوکان و بۆ ئیشکردن. قایمقامی قەزای کەرکووک چەند جارە ئاگاداری پیشەوەر و دوکاندارەکانی گەراجی سلێمانی کردووە ئەو دوکانانە چۆڵ بکەن ئەم ڕۆژ دووپاتی کردەوە دەبێ ئەو بازاڕە چۆڵ بکرێت و سەرجەم ئەو پیشەوەرانە بیگوازنەوە ناوچەی پیشەسازی نوێ. بەردەوامین لە ڕێخستنی ناوشاری کەرکووک و تەواوی پارێزگای کەرکووک. ئامانجمانەوەیە هیچ شوێنکارێکی فیتەری و چاکردنی ئۆتۆمبیل لە ناو هەموو گەڕەک و شەقام و شوێنەکانی نیشتەجێبوون لە کەرکووک نەمێنن. شەقام و شۆستەکانی ناوشار موڵکی گشتین و نابێت دوکانی فیتەریان تێدا بێت. لە هیچ کەسێکیش قبوڵ ناکەین دەست درێژی بکاتە سەر ماڵ و موڵکی گشتی. دوکانی فیتەرەکانی گەراجی سلێمانی کە دەیان دوکانی لێیە و سەدان کرێکار و کاسب ڕۆژانە بژێوی ژیانیان لەسەر و دوکانانەیە هەرچەندە بیانووی دەرکردنیە و پیشەوەرانە جوانکردنی ناو شارە بەڵام وەکو دوکاندارەکانی ئەو بازاڕە دەڵێن ئەمە ستەمە لێیان دەکرێت ماوەی جارێک لیژنەی لابرنی زیادەڕۆیی دێت و زیانیان بەردەکەوێت لە ڕوخانی کەپر و دوکانەکانیان. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.